یەکێکی تر لە هۆکارەکانی سستی و لێچوونەوە خوا لاماندا گەدەبەلی و زێدەڕۆییە، ئیسرافکردنە. ئەمەش دیارە کەسێک وای لێدێ لەبەرەوەی هەبووە خوای گەورە پێی بەخشیوە، یان زۆرخۆرە، زۆرە خواتەوە، پۆشاک زۆرە پۆشێ، بایەخی زۆر بە جوانیە، ئێتیماماتی بە سیارەی زۆرە، بە خانووی، بە دیکۆری ماڵەکەی، کەوتۆتە ناو ئەم ئیسرافەوە، پارێکیشی بەدەستەوە هەیە، بە تایبەتی لە خواردن و خواردنەوەی زۆر خۆی ناگرێتەوە، ئەوەش وای لێکە کە سست ببێ، تەمەڵ ببێ. بۆیە یەکێک لەوەی کە یەکێکی تر فێرەکە لە سەر شەو نوێژ وەکو ئەهلی سەلەف یەکتریان فێرە کرد، ئەیان فەرموو ئەگەرە تەوێت شەو نوێژ بکەی عیشاد نابێ قورسکەی، یعنی نابێ ئەوەندە بخۆی کە خەوتی وا مڕ ببیتر لێی هەڵنەستیتەوە. زۆر خواردن گومانی تیانێت تەڵەن بەدەم قورسەکە، زۆر خواردن وا ئەکا ئینسان خەوی بێت، ماندوو ببێت، لەشی سست ببێت، خاو ببێتەوە، لە شوێنی خۆی پانە بێت. زۆر خواردنەوە بە هەمان شێوە، تۆ هەر شتێک زۆرت خواردەوە مەعیدەت پڕەکە، لەشت قورسەکە، دوای بۆ عیبادەتەکان زەحمەتتر ئەتوانی بچیتە ئەو مەجالەوە کە خەریکی ئەو چست و چالاکیانە بی کە کردوت. گومانی تیانە کە سەرنجامی ئەم خواردن و خواردنەوە بێ ئەندازە و بێ حسابە کە مەفروضە هەمی بە حساب بێ وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دیاری کردووە، قەڵەوە بی، قەڵەوبوونیش ئەنجا حەزەکانیش زیاتر ئەبن. تۆ تا بەدەم حەز و ئارەزوەکانی خۆتەوە بڕۆی 20 جۆر خواردنت حەز لێیە لە هیچ خۆت ناگریتەوە ئەیکەی بە 25. ئەم جارە لە ئینتەرنێتە جۆرێکی ترێ بینی سەیرەکە ئەمەش خواردنێکی ترە کە ئەشی خۆی هەروەکو یەکێک لە خواردنەکانی ڕابردووتە، بەڵام ئەمیشیان دروستەکەیتەوەی خۆی، ئەنجامیان تازەیە زۆری لێە خۆی. خۆ ماشەڵڵا کوردەواریش جاری وا هەیە لە دوای نوێژی مەغریب خەڵک دانیشتووە بۆ سەر و پێ. بە تاکید ئەمە تەئسیراتی لەسەر قەڵەوبوون هەیە، هیچ قیاساتێک ناگرێتەوە، هیچ حساباتێکی سەحیح بە تایبەتی ئێستا کە خودی خواردن خۆراک تەخەسوسێکە وەکو دکتۆری، وەکو لایەنەکانی پزیشکی ئێستا تایبەتمەندێتی هەیە لە خۆراکە. ئەنجا خۆراکی تەمەنەکانیش ئێستا هەیە، خۆراکی فترەی مناڵی فەرقی هەیە لەگەڵ کەسێک کە تایبەتمەندێتی وەرەگرێت تەخەسوس لە خۆراکی فترەی گەنجی لە تەمەنی 17 بۆ 27 لەو 10 ساڵەیە کە نەشو نەما زیاترەکە جۆری خواردنەکانی بۆ دیاریەکە. ئەنجا جۆری خواردنی پیر مەحقول نییە تۆ عمرت لە 50 بەرەو ژوور بێ خۆت نە لە شەکر نە لە خوێن نە لە چەوری لە هیچ شتێ ناگریت، شەویش بەسەر یاخەوی بە تاکید تەبەن وا قورسەوی. ئەوەی پەیوەندی هەیە بەم مەوزوعی ئێستای ئێمە ئەوەیە کە زێدە ڕۆیکردن لە خواردن و خواردنەوەیە، قەڵەوت دەکا، قورست دەکا، وات لێەکە ئیتر وردەوردە لەو چست و چالاکیانەت ئەخا کە پێشتر گرتە بووتن. خوای پەروەردگاریش ئەوەی خۆش نایە، خوای گەورە فەرمێ کول و وەشڕەبوو، بخۆن بخۆنەوە، بەڵام فەرمێ وەلا توسریفو، بەڵام زێدەڕۆیی مەکەن، گەدەبەلەیی مەکەن، چونکە خوای گەورە فەرمێ ئین الله لا يحب المسرفين، یان ئینه لا يحب المسرفين. خوای پەروەردگار ئەو کەسانەی خۆش ناوێت کە زێدەڕۆیی و ئیسرافەکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە حەدیسی صەحیحە کە لای ترمذیە و ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێت لە صەحیحی سونەنی ترمذیە هێناوێتیەوە، فەرمێ ما مەلەئ ابن آدم وعاء شەڕ من بەطنه. مرۆڤ هیچ دەفر، هیچ قاپێکی پڕ نەکردووە خراپتر لە گەدەی خۆی. هەر قاپێ قابلەمەیە مەنجەڵێ پڕکەی وەکو ئەوە نیە، زەخیرە، کەندوویەک، دۆڵاوێک، فەردەیەک، هەرچی شتێک پڕەکەی وەکو ئەوە نیە کە مەعیدە پڕکەی لە خۆراک و خواردنەوە. چونکە تەئسیراتی سلبی ئەم لەم سست بوون و تەمەڵبوونەیە و ئەشیگەێنێتە قەڵەوبوونەکە. لە هەموو سیرەی سەلەفە سەیرەکەی ئەوە ڕوونەبێتەوە کە ئەم ئومەتە لەو کاتانەیە کە بەپێی ئاڕاستی ئەم دینە ڕەفتاریە کرد، چەند لەم دابوونەریتانە شاوردەکارانە جوڵاوەتەوە، دەوڵەمەندیش بوون، هەبووش بوون. عوسمانی کوڕی عەفان یەکێک بوو لە دەوڵەمەندەکانی شار، عەبدوڕەحمانی کوڕی عەوف یەکێک بوو لە دەوڵەمەندەکانی ئومەت،
بەڵام چۆنیان تەسەڕف کردووە بێ ئەوەی زێدەڕۆیی تیا بکە. پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە یاوەرانی وا نەسیحەتە کرد کە ڕادەدانێن بۆ خواردن و خواردنەوەیان. وەکو خاتو عایشە ڕەزای خوای لێبێ ئەجێڕێتەوە فەرمێ: أول بلاء حدث في هذه الأمة بعد نبيها الشبع، فإن القوم لما شبعت بطونهم سمنت أبدانهم فضعفت قلوبهم وجمحت شهواتهم. أفرمي يكمين تشيك لم أمتدا لدواي نماني بيغمبركي عليه الصلاة والسلام دركو تيربون بو أو خلق كتيريان خوار قديان فربو قلوبون بمش دليان لاوازو حزو آرزويان بربلاو بو لقال هالوكوت من لقال تير خواردنكيا حەزیتری ئەچێتە سەر جۆرەهای تری خواردن. ئەنجا لە ڕادە و بڕێک تێناکە، ڕادە و بڕێکی دیاری کراو قاپەکەی بەردەمی پڕ کردو هیچ تریش تێکات. بەتەکید ئەمە ئیگەێنێتە ئەم قەڵەوێتی. سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ ئەفەرمێ نەکەن زۆر خۆ تێرکەن، تێری بۆ لەش خراپە، نەخۆشی بەسەرە دێنێ لە نوێژەکانی تەمەڵیەکە، لە سنووری خۆیان بخۆن و بخۆنەوە، ئەمیان بۆ لەش چاکترە، دووریشە لە ئیسراف. خوای گەورەش کەسانی زل و قەڵەوی خۆش ناوێ، ئەوە ناتەبەن کە بە میراتی بە ویراسی لە دایک و باوکۆ قەڵەوەکەی بۆ ماوت، ئەوەی کە نەتیجەی زۆرخۆری و چڵێسی خۆی یان زۆرخۆری خۆی وای لێ هاتووە وا قەڵەو بوو. پێغەمبەری سەیدنا عومەر ڕەزای خوای لێبێ فەرمێ خوای گەورە ئەم کەسانە بغزێنێ. بەڕاستی کاتێک کابرا فەوتێن، هەر ئەوە فەرمێ کاتێک کابرا فەوتێ کە فەزلی حەز و ئارەزوەکانی بەسەر دینەکەیە بدە. وەختێک دیندارێتیەکەی داوای لێکە هەموو شتەکان بە حەد و ڕادەی جیاواز بن، بەڵام ئەم کەوتۆتە ئەو ئیسرافەوە، ئەوە بە تەئکید ئەگاتە ڕادەی ئەو قەڵەوێتیە هەمووشمان نەزانین. یعنی ئەو کەسەی کە وەزنی ئاسایی هەیە، زۆر زەعیفیش نەبێ، چست و چالاکترە، بۆیە بینی لە هەڕەتی گەنجێتیە کابرا چست و چالاکترە، وزەی باشتر پێ زیاترە توانە خزمەت بکات، دیندارێتێکی باشترە گرێ، زەخیرەی قیامەتی زۆرترە خا. بەڵام ئەگەر لەو فترەیە قەڵەو بوو، هەر خۆی سست و تەمەڵە بێ ناتوانێت ئیشانەی خۆی بکات.